بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست بە گەزانن خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کوردستان هەمیشە لە ئەو جوولوتکەدا بووە. دیوانی شاعیرانی کلاسیکی ئێمە لە خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پڕاوپڕە و ئەتوانین بڵین سەرلەبەری زۆری شاعیرانی کلاسیک لە خۆشەویستی پێغەمبەری خوادا هۆنراوەتەوە صلی الله علیه وسلم. فیستیڤاڵی ئەوینیش کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی سلێمانی بۆ چوارەمین ساڵ سبەینێ ئەنجامیەدا ئەتوانین پڕە لە ئەوین و خۆشەویستی و محەبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شارەکەی کاک ئەحمەدی شێخەوە خۆشەویستی و محەبەتی خۆمان دووپا دەکەینەوە بۆ پێغەمبەری پێشەوامان. بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی ئەو فیستیڤاڵە ئەمڕۆ تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ باز لە کار و ئامادەکاریەکان و چالاکیەکانی فیستیڤاڵی ئەوین ئەکرێ. بەڵام پێشەوە بینەری ڕاپۆرتێکە بین لەسەر چالاکیەکانی ڕابردووی فیستیڤاڵ ئەوین و پاشتر دێینەوە لای میوانەکان. بەکر و عومەر و یاوەرانی خۆشەویست خزمات و مەلول مەسجیدی خوبە سەوزت لە بێ بیلالیدا هەناسەی نەدەدا وەلێ گەورەی پەیامەکەت و لێبڕاوی و بەردەوامی هاوڵانت ڕێگاکە درێژەی پێدرا تاکە گەیشتە خاکی کوردان. ئێستا ڕێبوارانی ڕێگای ون بوو لە کانیاوی ئیسلامەتی داتیمێنیان دەشکێنن.
شرم دنگا